لە سەروبەندی گرژیەکانی ماوەی ڕابردووی وڵاتانی دراوسێ بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان و جموجۆڵەکانی سوپای عێراقی بۆ ئەو ناوچانە، یاساناسان و شارەزایانی دەستوور ئاماژە بە دەسەڵاتەکانی حکومەتی فیدراڵ و هەرێمەکان دەکەن لە هێنانی هێز بۆ سنوورەکان و پاراستنی سەروەری وڵات و ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش. هاوکات ئاماژە بە ڕۆلی پێشمەرگە لە پاراستنی سنوورەکانی هەرێم دەکەن وەک لە مادەی 121 دەستوور داهاتووە. بەپێی دەستوری عراقی ئەو سوڵتاتانەی کەوا دراوە بە مرکز با بڵێن سوڵتەی ئیتحادی حەسرەن واتە هی ئەوە هەرێم بۆی نێمارسی بکە ئەوەیەکەوە بەپێی مادەیەک کە ئەو دەتوانێت سیاست دابڕێژێ و تەنزیمی ئەوە بکە چۆن پارێزگاری لە ئەمن و ئاسایشی وڵات دەکا هی داخلی وەروەهی خارجیەکەشی هەمووی کەواتە لەوێدا ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور بۆمان بەدەردەکەوێکەوە دوای ئەوەش مادەیەکی تر هەیە ڕێکی خستووەکەوە دەتوانێت سوپایەکی هەبێ بەڵام لە سوپایەکە ئاماژەی بە دوو پرەنسیپ داوە پرەنسیپی تەوازون و هەروەها تەماثل. سەبارەت بە مەسەلەی پرسی پاسەوانی هەرێم لە ڕاستیدا ئەمە لە دەستوری عێراقی ساڵی 2005 ڕێکخراوە و لە مادە 121 بەرگەی پێنجەمی ئاماژەی پێداوە بە ناویش ناوی هێناوە. ئەم باسە بەڕاستی بابەتێکە پەیوەندی بە بواری ناوەخۆی هەرێمەکانەوە هەیە و لەوێ بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئاماژەی بەوە داوە کە هەرێمەکان توانای ئەوەیان هەیە هێزەکانی ناوەخۆیان ڕێک بخەن لە ئاسایش و پاسەوانی هەرێم و پۆلیس. ئەم سێ بەرگەیە کە ئەو باسی لێوە دەکات لە پۆلیس و لە ئاسایش و لە پاسەوانی هەرێم لە ڕاستیدا ئەم بابەتێکە دەخرێتە ناو بابەتە ناوخۆیەکان و دەسەڵاتێکی هەرێمەکان دەبێت چکە ئەمە لە دەسەڵات حەسرەکانی ئیتحادی نەهاتووە وەکۆی لە مادە 100دا ئاماژە بە دەسەڵاتە حەسرەکان کردووە. وەک بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ڕوونی دەکەنەوە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هەرێمەکان و حکوومەتی فیدراڵ لە دەستور باز نەکراوە لەگەڵ ئەوەشدا لە ڕووی سیاسی و سەربازیەوە پێویستی بە هەماهەنگی لە نێوانیاندا هەیە بە تایبەتی بۆ ئێستا لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عێراقی. بەگوێرە ڕێککەوتنەکە دەبێت دەستوری عێراقی باسی ئەو مەسائلانێ نەکردی باسی ئەوە نەکردێ بەڵام دەکرێت هەماهەنگی بکرێت نێوان وەزارەتی پێشمەرگە وەزارەتی بەرگری عێراقی وەزارەتی ناوخۆی هەرێم لەگەر وەزارەتی ناوخۆی بەڵێ ئەوە بە هەماهەنگی بۆ ئەو وەختە چکو بەبێ هەماهەنگی هەرێمی کوردستان وەختە ناتوانێت شاری مووسڵ کۆنتترۆل بکرێتەوە. بەجێرە دەستوری عێراقی پاراستنی هەموو ئەمنیەتی دەوڵەتی عێراقی لە ئەستۆی دەوڵەتی فدرالی عێراقیدایە. پاسوانی سنوور هەیە پاسوانی سنوور سەر بە وەزارەتی ناوخۆی عێراقیەوەوانە ڕاستە پاسوانی سنوور خوان خەڵکی ئەم ناوچانی خۆمان خەڵکی هەرێمی کوردستانن بەڵام لە ڕووی دەستوریەوە ئەوان با بڵین ئەرچی ئەوان پاراستنی سنوورەکانە و لە هەمان کاتدا ئەگەر بێت تولار کاتێکە با بڵین هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکانی دراوسێ بیەوێ تەجاوز کاتە سەرخاشی هەرێمی کوردستان و عێراق یعنی لەو کاتادا هێزی پێشمەرگەش بۆی هەیە جوڵی پێ بکرێت و ئانە وەسپای عێراقیش بۆی هەیە بەڵام لەو کاتەدا دوای ئەوەی کە دەگەینە بنبەستێک یعنی دەگەینە ئەوەی کە بە گفتوگۆ چارەسەری ئەو کێشەیە نەکرێت و ئەوانە ئێستا لە ئێستادا بڵین بۆ نمونە کە سوپای تورکیا با بڵین تەجاوزی کردوتە سەرخاچی هەرێمی کوردستان لە ئێستادا تەبعەن دیارە ئێمە سەردانەکانمان بۆ ئامانجە بووە کە بتوانین ینی بەر بەم هێرشانە بگرین وە لە هەمان کاتدا ئێرانیش تۆ بارانشتی هەیە بۆ ناوچە سنوورەکان. پەرلەمانتاران و یاساناسان تاکید دەکەنەوە هەموو ئەو پرسانەی پەیوەندی بە سنوورەکان و سیادەی وڵاتەوە هەیە ئەرچی حکوومەتی فیدراڵ لە پارێزگاری لێ بکات لەگەڵ ئەوەشدا لە مادەی 121 دەستوری عێراق ڕێگا بە هەرێمەکان دراوە پاسەوان و هێزی ناخۆیان هەبێت بۆ پاراستنی سنووری هەرێمەکەی خۆیان. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.